ئەم دوو منداڵە وەک سەدان منداڵی دیکە لەژێر خێوەتدا ژیان دەگوزەرێنن، بەڵام ئێش و ئازاری ئەمان لە هەمویان جیاوازترە و دووچاری نەخۆشیێکی دەگمەن هاتوون کە پزیشکەکان هۆشداری دەدەن دوور نییە بۆ هۆیەوە گیان لەدەست بدەن. غەزلانی تەمەن 8 ساڵان لەگەڵ بەرائی تەمەن 7 ساڵان دوو خوشکن کە بەر لەوەی ئاوارە بن لە شارۆچکەی سەعدیە دەژیان. هەرەو کات کە سوکارەکەی چاوەڕوان بوون حکوومەتی عێراق هاوکاریان بکات بۆ ئەوی بیان بەنە دەرەوەی وڵات بۆ چارەسەر، بەڵام شەڕی داعش چارەنووسی ئەمان و هەزاران خێزانی شارۆچکەکەی گۆڕی بۆ دەربەدەربوون. نەخۆشیەکەی ئەم دوو خوشکە زۆر دەگمەنە، بە جۆرێک لە دوای لەدایک بوونیانەوە بەجێ هەرێکەیان بەشێک لە جەستەیان وردە وردە هەڵدەوەرێ. لەگەڵ درێژە کێشانی نەخۆشیەکانیان غەزلان و بەرا خەریکە بە تەواوەتی لە پەل و پۆ دەکەون و توانای جوڵەیان بە تەواوەتی نامێنێ. هەرەمە شوای کردووە دایک و باوکیان هەموو کاتەکانیان تەرخان بکەن بۆ هاوکاریکردنی ئەم دوو منداڵە. ئەتمنى ئیگا عیلاج ئەتعالەج. هیوام وایە چارەسەر بکرێم و چاک ببمەوە، لەگەڵ هاوڕێکانم یاری بکەم، هیوادارم ڕێ بکەم و هاتوچۆ بکەم. ئەتمنى طیب. ژیان و گوزەرانی ئاوارەی لەناو خێوەتدا تەنیا ئەو کەسانەی بینیویانە دەزانن چەندە سەختە، بەڵام بۆ دایک و باوکی غەزلان و بەرا شتەکە دوو جارە و زیاتر قورس بووە. عندنا 2 معوقات وما خليت ما راجعت بهن وما لهن كل علاج. ئەو دوو کەمەنداوەمان هەیە، هەموو چارەسەرێکم بۆیان بەکار هێناوە. غەزلان و بەرا دەست و قاچیان بە تەواوی وایە، یەسکیان هەڵدەوەرێ، سەردانی پزیشکمان کردووە، پێمانیان گوتووە دەمارەکانی لەشیان نەقسی تێدایە، هەست بە هیچ ناکەن و ناتوانن هاتوچۆ بکەن، ئەبێت ڕۆژانە خۆمان هاتوچۆیان پێ بکەین. بە گوێرەی قسەی باوکیان زۆر جار هەوڵدراوە ئەم دوو منداڵە ببرێنە دەرەوەی وڵات بۆ چارەسەر. پزیشکەکانیش پیان وتون تەنیا چارەسەریان لە دەرەوەی وڵاتە، بەڵام تا ئێستا بێئومێد بوون لەوەی بتوانن بیان بەنە دەرەوەی وڵات. مجموعة نەخۆشیمان هەیە لە ئێرانە، بەس بەڕاستی وەزع ئەمان یعنی زۆر وەزعیان گەنە. ئەو دوو کچە یعنی تۆزە خەریکە بەدەست ڕۆن، یعنی ئەو خەیاڵ ئەو شتە بکە دایک و باوکەکە سێر کچەکان خۆیان ئەەکەن ڕۆژ بە دوای ڕۆژ خەریکە گیانیان داڕزیێت، گیانیان ئەوەریەت تێگەی لە من ئەسی ئێمە پێمان کریا چەند ڕێکخراویش یعنی ئاگادار چەند ڕێکخراوێکمان کرد هاتین بینیان تا هیچ شوایان نەکریا بەڕاستی. یعنی غەزلان و بەرا لە چاوەڕوانی ئەوەدان پزیشکەکان چارەسەریان بۆ بکەن بۆ ئەوەی هاوشێوەی منداڵانی دیکە لە ناو کوچە و کۆڵانەکان دەست بە یاریکردن بکەن و وەکو منداڵێکی ئاسایی ژیان بەڕێ بکەن. دیار جەمەل نارتی، کەمپی عەلیاوە، سنووری قەزای خانەقین.